مامۆستا پارتی ڕابوون لە تونس لەگەڵ دەرچوونی لە هەڵبژاردنە پەرلەمانێکی ئەو وڵاتە ڕاستەخۆ ڕایگەیاند کە ئەو کۆمەلگای تونسی ئەپارێزێەوە مافەکانی ژنان ئەپارێزێ و ئامادەیە لە کۆمەلگایەکی ئەڵمانیا کار بکە. ئەمە تا چەند ترس بوو لەوەی کە جارێکی تر ڕێگە نەدرێ ئیسلامیەکان لە وڵاتانە دەسەڵات بگرنە دەست. گومانی تیان نییە ئەمە ترسی غەنووشیە لەوەی کە وەکو جەزائیریان لێبێ لەبەرەوە غەنووشی نامەیەکیشی ناردوو بۆ حیزبی حڕیەتی ئیخوان المسلمین لە میسر ئەڵێ تەعامل بکەن لەگەڵ عەلمانیەکان و ئەهلی بازاڕەوە تە سەرمایەدارەکان نەبادا غەرب بتوانێت ئەوەشتان لێسەنێتەوە کە پێتان دراوە. بەڵام ئەمە بۆ چوونی خۆیەتی خۆ خەڵک لە جەزائیرە ئێستا 100,000 کەس کوژراوە بە سەبەبی ئەوەی کە سندوقی انتخاباتەکان ئیلغا کرایەوە لەبەرەوەی بەرەی ئینقاز سەرکەوتنی بەدەستهێنا خۆمە معناوانێ ڕەوایی داوێ بە خالد نزار و عەبدولعەزیز بۆ تەفلیقە و ئەو ڕەزا قورسان عەسکەریانەکە لەسەر حکم نێستە. ئەو خەباتە هەر بەردەوامە بێ هەتاکو ئەوانیش پایماڵەکرێن و فڕێدرێنە کەنارەوە. بەڵێ مامۆستا ئازانم ئەمە تەعاملێکی سینەفراوانەی ڕاشد غەنووشیە لەگەڵ واقعەکەیە کە هەیە. بەڵێ مامۆستا ئەم هەنگاوەی پارتی نەهزەی تونسی بۆ نمونە وەرمانگرت بەو شێوەیە دەبینیت کە ترسیان هەیە لەوەی کە ڕۆژئاوا جارێکە ڕێنای ئیسلامیەکان لە وڵاتە دەسەڵات بگرنە دەست یان لەو تێڕوانینەوە سەرچاوە دەگرێت کە ئەو پێگەی کە ئێستا حیزب ئیسلامیەکان هەیەن و بەهێزن و زۆری نەدێنن لە ئەنجامی زوڵم و زۆری پێشووی ئەلمانیەکانە کە خەڵک دەنگەدا بە ئیسلامیەکان نەگەوەی کە خۆی بە مەبدە لەگەڵ ئیسلامیەکان بێت. نا یەکەم تەوان هیچ گومان لەوەیان نییە کە زەمینە ئیسلامیەکەیە. ئەو کەسەی ئەو حیزبانەی کە سەرکەوتنیان بەدەستێناوە لە مالیزیا لە ئەندۆنیسیا لە تورکیا لە وڵاتانی تر اینجا لە میسر لە لیبیا سەبەبەکە بە دەرەجەی ڕئیسی خەلفیەتە ئیسلامیەکەیە. ئەنجا ئایا بە دەنگدان بێیان بە قووەتکردنی بەرەکەی بێ بەرەی مواجهەکردنی بێ وەکو تالیبان و سۆمال و یەمەن و لیبیا و ئەمان. لەبەرەوە منەوە ئەزانم یەکەمین شت بریتە لە زەمینە مشتەرەکەکەی نێوانی جەماوەر و نخبە ئەو حیزبانە و نخبەکان. دووهەم غەنووشی لە 100% قەناعەتی بەوە هەیە کایڵێ خۆ غەنووشی درۆ ناکە. غەنووشی ئینسانێکی عەلمانی دووڕوو نییە. غەنووشی لە 100% بڕای بەوە هەیە کە لەگەڵ عەلمانیە بە هەموو شێوێک دەتوانێت بژی سیاحەتی ژەپارێزە سفوری ئافرەتانی ژەپارێزە بە دەردی خۆیان ئەڵێ مافەکانیشانە پارێزە. ئێمە خۆ بە دڵمان نییە تەبان غەنووشی بەڵام بە تەکید غەنووشی عەلە لەقەل ئەو زوڵم مستەمە لەسەر میلەتەکە لابە کۆمەڵە خەڵکی دەستپاگە هێنێتە پێشەوە کە واریداتی ئەو وڵاتە هەمووی بخەنەوە خزمەتی میلەتەکەەوە. بەڵێ مامۆستا ئەگەرەمە چۆن احترامی سافیرەکە ژەگرێ احترامی محەجەبەکە ژەگرێ.